من قوتابی محسین فەخرەدین لە بەشی پەرستاری قۆناغی دووەم پەیمانگای پزیشکی هەولێر. پرسیارم لە دکتۆری بەڕێزەوەیە ئەگە کەسێک کە یەکەم جار تووشی مایسیری بوو عیلاجەکەی مایسیری کرا بە 100% چابەوە، جارێکی وا هەیە کە دووبارە تووشی مایسیری بیتەوە یان هەر یەک جارەوە کە عیلاج کرا و جارێک کە توش نابیتەوە؟ باش. پرسیارم لە دکتۆری بەڕێزەوەیە ئایا مایاسیری دەبێت بە شێرپەنجە یاخود دەتوانین بڵێن ئایا مایاسیری پەیوەندی بە شێرپەنجەوە هەیە یاخود پەیوەندێکی بە شێرپەنجەوە دەبێت؟ زۆر باش. دەست خۆش. ئەوە یەکەم جار لە سا 95 وتمان نایەوێ، ئیتر نازانم ئەمانە بۆ عەمەلیات کراون و گەڕاوەتەوە، خاسەتەن ئەوەی کە ئەگەڕێتەوە ئەگەر نازووری قۆڵۆنی نەکردبێ جار یەکەم ئەوە خەتایەکی گەورەیە. ئەبێ جاری دووەم نازووری قۆڵۆن بکات. دوو مایەسیری ئەگەر بێت و ئەو بەو شێوەی کەوتمان یەتە دەرەوە بە شەرتی عەمەلیاتی ئەوێ دەرەجەی سێیە یەتە دەرەوە ناگەڕێتەوە، نە ڕۆژێ نە دوو نە سێ و هەموو ڕۆژێ خوێنی لێیە هیمۆگلۆبینەکەی دابەزێ، هیمۆگلۆبینی مایەسیریم بینیوە بووە بە 6 بووە بە 4 خوێنیان تێکردووە چەند جار. ئەو عەمەلیاتەوێ بە شەرتێ نازووری قۆڵۆن نۆرمەڵ بێ، ئەوە عەمەلیاتی ئەوێ و بڕینی ئەوێ. ئیتر ئەنواع و ئەشکار بڕین هەیە، بەڵام عادەتەن نابێ بگەڕێتەوە. جاری وا هەیە دوو سێشنی ئەوێ، دوو جارێ ئەوێ بیکەی، جارێکیان ڕئیسیەکان دوایی وردەکان بۆ ئەوەی تەزەیوق نەکا. بەڵام عەمەلیاتی مایەسیریکردنی ناو کۆم بەڕاستی ئیسراحەت لە ئینسان ئەبڕێ، یعنی مشکلە بۆنێتەوە لە مستەقبەلا، بەڵام زەڕورە تۆ چی بکە، یعنی تۆ بڵێن پارێکی زۆری پێیە لە شوێنەکە زەڕورە پارەکە بەی، زەرەر لە خۆ دەی مەجبوری پارەکە بەی. بەڵام ئەگەر پێویست بوو ئەگەر پێویست نەبوو بیکات عادەتەن پێویست نییە تکاکەم، یعنی هەموو پزیشک گوێی لێمە، کوردستان گوێی لێمە، رووسیا گوێی لێمە، کێ گوێی لێمە گوێمە بکاکە گیان پێویست نیە لە سا 95 ڕژاکەم تەواو. بەس زەخت لە خۆ مەکە، قەبز مەبە، مێشکی خۆت سافکە، نازووری قۆڵۆن هیچی دەرنەخست، خوا حافیزی خوا حافیزم. دەست خۆش. ئەوەی دووەم پەیوەندی نێوان شێرپەنجە و دیەتی بە هیچ جۆرە پەیوەندیان بە یەکەوە یەک مشکلەی هەیە. وەختی خۆی ئەیانوت شێرپەنجەی ڕێکە مایەسیری دروستەکە، ئەسڵ و ئەساسی نییە، دەرچوو درۆیە بە ئیسپاتی کتێبە ڕئیسیەکانی پزیشکی. دەستت خۆش بێت. زۆر سپاس دەکەم دکتۆر گیان، زۆر سپاس بۆ ئامادەبوونی، زۆر سپاس کە لە سلێمانیەوە هاتی ئاوا کوردەواری کورت و پوخت بە شێوەیەکی زانستی سادە ڕوونت کردەوە. زۆر سپاس بۆ دکتۆر قەلەندەر کە لە سلێمانیەوە لەگەڵمان بوو. دەستت خۆش بێت. هەندێرەوە باشە.